اینجا بۆرێسەیەکەی نەرمێگیاوانە خوابان سەرینەوە وەرزی تەکاندنی گوێزە و شەنیاریش دارەکەی هەڵگرتووە بۆ تەکاندنی گوێزەکان هەرچەندە وە خۆی دەڵێ کارەکەی زەحمەتە بەڵام ئەزموونی پێشووتری و شارەزایی لە پیشەکەیدا یارمەتیدەری جێبەجێکردنی کارەکەین. شەنیار کەسێکە کاری گوێسەکاندنەکە ئەچێت هەبانم گوێزانە گوێزەکانە تەکێنێ وەلێ کاری شەنگەری واقعان کارێکی زۆر سەخت و گرنگە کە هەموو کەسێ ناتوانێت کاری شەنگەری بکە. ئەمە کارێکە کە ئەشێ ترس و نەوێت لەم کارە لە مناڵیەوە فێربی. ئەم دارە ناوی شەنە شەن دارێکە لە چنار و لە دارە هەنار و لە ئین دروستیانەکەن بۆ گوێسەکانن کە نەشکێ. دوای تەکاندنی گوێزەکان لەلایەن شەنیەرەوە باخەوان بە هەرەوەزی لەگەڵ خانەوادەکەیدا دەست بە کۆکردنەوەی گوێزەکان دەکەن و لە شوێنێکدا کە پێی دەڵێن کۆما کۆیان دەکەنەوە. گوێزیام ساڵ بەبوونەوە کە بارانشتن زۆر بوو کە شۆوای فێنک بوو گوێزی هەورامان بە ئەم جوان گوێز یاسا ئەمە ئەم چەمە پێشتر پاکێکەینەوە جا بەیانی من هاتم یەکسەر چوومەتە ناو چەمەکە دارم خستووەتە ناو چەمەکەەوە و گیاوشتم خستووەتە ناو چەمەکە بۆ ئەوەی هەمووی کۆ بێتەوە لە یەک شوێن ئاو نەیبە. دوکاندارەکان بە جیاکردنەوەی جۆرەکانی گوێز لەسەر بنەمای باشی و خراپی گوێزەکان جیایان دەکەنەوە و هەر ساڵە و نرخێک بۆ 1000 گوێز پێکەوە دیاری دەکەن. گەشتیاران و هاوڵاتیانیش ڕوو لە کڕینیان دەکەن. ئێمە گوێزی خۆمان تخین 3 جۆرمان هەیە لێرە ئێستا حالم بۆ نمونە من جۆرێکی گوێز بە زۆردا کاقلەکە زۆر جوانە ئەمە یان کیلۆی بە 6.5 6 تا 6,500 نوعێکی ترمانەیە گەورە و جوانی دەرەجەیەکی گوێزی پێڵین ئەمەیان ئەمە بە 1000 بیفرۆشین 1220,000 کیلۆی بە 8,000 دینارە. اینجا گوێزی هەورامان یەک لەگەڵ گوێزەکانی جیاوازی ئەوەیە ئەم گوێزە چەورە. گوێز هێما و ڕەمزێکی هەورامانە و لە کەشوهەوایەکی فێنکدا گەشە و نما دەکات. لەم ساڵیشدا بەهۆی فێنکی کەشوهەوا و کەمی تەرزە لە بەهاردا باخەوانەکان بەرووبوومێکی باشیان دەستکەوتووە و بەشێکی بە فەریکەیی و بەشێکی دیکەی بە کاکڵە و بەشێکیشی بە پاکردن و شکردنەوەی گوێزەکە دەیفرۆشن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.